هەڵکشان و داکشان بەسیرەی ساردی تۆ بووە تەزیم من لە تانوتی ڕەقیب کوانێ بەزیم من لە گۆشەی خەڵوەتێکە دابەزی بووم بە هیوای وەسڵی تۆ بوو هەڵبەزیم من خەتای تۆ بوو لە هیچ کوێدا نەمەزرام ڕەقیب هەر هەڵکشا و هەرداخزیم من بەتینی تاوی ڕووی تۆ دادەگیرسێ وەکو ئاور بە سووتانێ دەژیم من بە بێسۆزی دەروون و دووکەڵی دڵ بزووتینی وەسووتاوی ڕەژیم من لە چاوی پیسی دوژمن خۆم پەنادا دەناتیرم لە جەرگی هەڵچەقیم من دەڵێن بۆ هێندە ڕەشبینی لە ژینە وەتا هەم لەم ژیانەڕا چەنیم من لە بەژنی وێ قەوارەی دوژمن هاڵا ئەوەی ڕستم هەچەندێکی تەنیم من لە دوو پێکهاتی ڕۆژگاری ئاوات بە کۆسەی هەڵوەدای ڕیش پێکەنیم من سرم دانێم لە پێناوی هەوای تۆ دەڵێم ئەم کاتەیە تێیدا خەنیم من بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و بەرنمەیەکی نوێی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵات یەکێک لەو شاعیرانەی کە ناو و بەرهەم و ئەدەبیات و شیعرەکانی نامۆیە لای گەلێکمان کە یەکێکە لە شاعیرە گومناوەکانی بەرهەمی جوانی ئەدەبی و شعری هەیە و خەباتێکی درێژی نەپساوی کوردایەتیشی هەیە ئەو شاعیرە محەممەدی نووریە کە ناسراوە بە عەتری گڵۆڵانی بۆ لێدوان لەسەر ژیان و بەرهەم و شیعرەکانی ئەم شاعیرە برای بەڕێز مامۆستا ساماڵی ئەحمەدی میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی مامۆستا زۆر بەخێر بێ مامۆستا هەروەها برای ئەزیز کاکە ژیار گۆران بە ئامێری عود ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی کاکە ژیار بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان مامۆستاجان ئێمە وەکو نەریتی بەرنامەکە هەمیشە حەزەکەین کورتەیەک لەبارەی ژیانی ئەو شاعیرەوە بزانین وەکو سەرەتای ژیانی و خوێندنی و چۆن هاتۆتە ناو بواری ئەدەبیاتەوە ڕێگام بدەی بۆ ئەو باسە بۆی بسمناوە ئەو باسەوە مامۆستا محەممەدی نووری لە سەرەتای ئەو کتێبەیدا کە بە ناوی شەوێک و خەوێک بستوی ژیان کە شەوێک و خەوێک بەشی سەرەتای ژیاننامەکەیەتی خۆی بە شعرێک دەستی پێ کردووە دوو دێرە هەموو دەوری ژیانی من شەوێک بوو شەوەیەکی پڕ لە مۆتە و دیمەنی دێ و ئەوەی دیتم بە هاڵۆزی خەوێک بوو تراوکێک بوو خزی و نەتکایە سەر لێو ئەوە تعبیری مامۆستا خۆیەتی لە سەرەتای بیرەوەریەکانیدا کە بە تەوازۆ ئەوە باسی ئەوە دەکا کە ژیانی ئەو تەنیا خەوێک بووە و زوو کورت و باسی ئەوەش دەکا کە هەموو ژیانی ئینسانی کورد و نەتەوەی کورد وایە کە بە ئامانج نەگەیشتووە لەبەرەوە ژیانی ئەویش هەر لەبەر ئەوەیە کە بەو شێوەیە تێپەڕ بووە مامۆستا لە مانگی ئاداری 1920 لە گوندی گوڵۆڵانی ناوچەی گەورکایەتی نێوان بۆکان و مەهاباد لەدایک بووە بۆ خۆی بازدەوە دەکا کە باپیری لە تایفەی زەند بووە لە ناوچەی کرماشان و ئەوانەوە ئاوارە بوون دوای ڕوخانی دەوڵەتی زەندیە پەڕیونەتە ئەو ناوچەیە و لەوێ بنەماڵی کەریمخانی زەند بوون بەڵێ لەو بنەماڵەیەن لەو تایفەیەن باوکیشی ناوی میرزا عەبوبەکر بووە بەو ناوە ناسراوە میرزا عەبوبەکر خوێندەوار بووە مامۆستای ماڵە ئاغا و دەسەڵاتدارانی ناوچەکە بووە بۆیە هەر لە منداڵیشەوە مامۆستا محەممەدی نووری ناردوێتە بەر خوێندن هەر خۆی پێی خوێندووە فێری خوێندنی کردووە دواییش ناردوێتە بەر خوێندن لە حوجرە و ئەوانە
بەڵام دیارە بۆ خۆی لە بیرەوەرەکانیدا باز دەکا کە لە تەمەنێکی کەمەوە بەداخەوە باوکی کۆچی دوایی کردووە تەمەنی 9 ساڵان بووە دایکی بەخێوکردنی ئەو خوشک و براکانی وەستۆ گرتووە ئەویش ڕۆیشتووە بۆ خوێندن بۆ گوند و شارەکانی دیکە بەڵام دەڵێ نەمتوانی خوێندن تەواو بکەم خوێندنی مەلایەتی دیارە دەڵ لە قۆناغەکانی کۆتاییدا بووم ئاغای گوندەکە کردیە سرم کوتی دەبێ بێ وەک چۆن بابت مامۆستای بنەماڵەکەمان بوو تۆش ببی بە مامۆستای منداڵانی بنەماڵەکەمان دەناباز و خەراجێکی زۆر لە دایکت دەستێن و لە گوندەکەشی دەردەکەم ئەویش دەڵێ ناچار بووم گەڕامەوە ئیتر نەمتوانی خوێندن تەواو بکەم لە ماڵی ئەو ئاغایە دەبێتە مامۆستا هەتاوا دەزانم ساڵی 1944 ئاغایە نەخۆش دەکەوێت لەگەڵ دەچێتە لای دکتۆر مامۆستا نوریش لەگەڵ خۆی دەباتە شاری دەیباتە مەهاباد بۆ خۆی دەفەرمێ یەکەم جار بوو دەچوومە مەهاباد لە مەهاباد دەگەڵ کەسێک ئاشنا دەبێ ئەو کەسە وردە وردەکە قسە دەکەن و دەردی دڵ بۆ یەکتر دەکەن باسی جم و جۆڵە سیاسیەکانی منتەقەی بۆ دەکا کە ئەو کاتە بزوتنەوەی کۆمەڵی ژێکاف بەنهێنی لە ئارادا بڵێ ئەو کاتە ئەو کەسێک کە ئەو باسەکرێت پێم وایە ناوی سدیقە سوورە بیرەوەریەکانیدا بەو ناوە باسی دەکات دەڵێ ناوی سدیقە سوور بووە و دەگەڵوی لەگەڵ ئەو ڕەوتانە ئاشنا دەبێ و ئەوانە بڵێ مامۆستاگیان ڕووداوێک هەیە لە ژیانی ئەتری گوڵغڵانیە کە زۆر کاریگەری بەجێهێشتووە لە ژیانیدا ئەویش ئەو کاتێک کە باوکی دەچێت بۆ سلێمانی و هەندێک گۆڤاری کوردی بۆ دەهێنێتەوە ناچار ئەبێت لەبەر ئەو کاتە کە سانسۆر کراوە زمانی کوردی بیسووتێنێ جا هەر لە زاری خۆی و لە بیرەوەرەکانیە دەڵێ ئەڵێ وام ئەزانی ڕۆحی بچکۆلانەی من لەگەڵ ئەو نووسینانەیە ئەسووتێ ڕاستە کاریگەری ئەم دیارە هەڵبەتە بۆ ئەو تەمەنی ئەو دیاردێ و ڕووداوێکی زۆر زۆر ناخۆش بووە ئەم دیاردەیە چۆن کاریگەری هەبووە لەسەری و چۆن لە شعرەکانیە ڕەنگی داوەتەوە مامۆستا بە خۆی لە زۆر جێگایدا لە زۆر شعرەکانیدا باسی چەرمەسەریەکانی ژیانی دەکا ئەو ڕووداوەشێکێک لەوانە بۆ بێگومان کاریگەریە سەردانەوە چونکە بڵێن یەکەم دەواازەی ئاشنابوونی مامۆستا بۆ لەگەڵ خوێندنەوەی کتێبی کوردی و شعری کوردی و ئەدەبیاتی کوردی دەفەرمە باوکم چۆتە ئەو دیوێ و لەو دیوە گۆڤار و کتێب و ئەوانەی کوردی هێناوەتەوە من لەگەڵ لەوان بە خوێندنەوەی ئەوانە لەگەڵ ئەدەبیاتی کوردی ئاشنا بووم بێگومان ئەوە لە سەردەمی ڕژێمی شاهنشای پاشایەتی ئێرانە بووە کە لەو سەردەما تەنانەت ناوی کوردیش گەلێک شت قەدەغە بووە نووسینی کوردی لە قۆناغێکدا جلوبەرجی کوردیش بەڵێ جلوبەرجی کوردیش قەدەغە بووە کە بۆیە ئەگەر شێ کتێبێکی کوردی بگیرە لە هەر ماڵێکە ئەوە بە تاوانبار حسابەکرا و بۆیە باوکیشی ناچار بووکە بەڵێ ناچار بووم کتێبەکان بفۆتێن ئەوش کاریگەری لەسەر ڕۆحی مامۆستا لەسەر دەرونی مامۆستا داناوە و لە ئەدەبیاتەکەشیدا ئەو چەرمەسەریانە هەمووی ڕەنگی داوەتەوە مامۆستاگیان درێژە بە باسەکانمانین لەسەر شاعر دوای ئەوەی کاک حەمید و کاک ژیار شعرێکی ترەکەن بە میوان دڵێک دەکرێ کە هەمبانەی خەمان بێ مەکۆگەی مەینەت و هاوار و ژان بێ دەبێ سیزبوونی گوڵ بڕوانی بێدەنگ دڕووداڵی بژارکەی سەوز و جوان بێ بزەی خۆشی دەبێ بڕژێتە سەر لێو بەوانەی بەهرەیان قۆرتی ژیان بێ دەبێ بێ دەردی سەردیلان بگێڕێ لە کۆڕێکدا کەشینی سەرهەشان بێ دەبێ چاوت نەبینی قەت ئەوانەی بەهاری شادیان بەرگی خەزان بێ دەبێ یاران تەرەی دیداری خۆتکەی قەدەم ڕەنجەی نەیاران زێڕوەشان بێ بەڵام کوانێ دەبێ هەر ڕۆژی ڕەنجێک بگۆڕێ و هەر ئەوەت پێناسیمان بێ دەم خۆش کاک حەمیدیان دەست و پەنجە و خۆش بێ کاک ژیارگیان مامۆستاگیان شاعیر زۆربەی شاعرەکانی زادەی بیر و ئەندێشە و خەیاڵی خۆیەتی بەڵام هەندێک کاتیش بۆمان دەرەکەوێت کە کاریگەری هەندێک لە شاعیرانی لەسەر بۆ وەکو
هێدی تایربەگی جااف گۆران و گەلێک لە شاعرانی تریش هۆکاری ئەمە چی بۆ و چۆن ئەو شاعرانە کاریگەریان لەسەر ئەتری گوڵۆڵانی کردووە بۆ ئەوەی بتوانین بچینە نێو ئەو بابەتەوە پێویستە ئاماژەیەک بە ئەو قوتابخانە شعرێ بکەین کە مامۆستا ئەتری گوڵۆڵانی شعری تێدا نووسیوە کە ئەو قوتابخانەی بە قوتابخانەی شعری مکوریان ناسراوە دیارە قوتابخانەی شعری مکوریان هەر درێژەی هەموو قوتابخانە ئەدەبیەکانی پێشووە وەکو قوتابخانەی بابان و ئەوانە بەڵام زمانەکەی جیاوازە بۆچی جیاوازە چونکە فکرەکەی جیاوازە فکری ئەو قوتابخانە فکری نیشتمانی و نەتەوەییە ئەو قوتابخانەیە لەسەر دەمێک داهاتوە کە تازە شەڕی جیهانی دووەم خەریکە تەواو دەبێ بیرمەندی وەکو مامۆستا ئەبولحەسەن خانی سەیفی قازی سەیف القوزات لە ناوچەی مکوریان کە مامی پێشەوە قازی محەممەدەوە بە مامۆستای فکری ئەویش دەناسرێت ئەو فکرەی هێناوەتە گۆڕێ دەیەوێت زمانێکیشی بۆ پەیدا بکە کە بتوانێت ئەو فکرەی پێ بگەێنێ ئەو زمانە دەبێت جودا بێت لەو زمانی کە قوتابخانەی نالی شعری پێنووسیوە چونکە زمانی قوتابخانەی نالی زمانی مەدرسەی ئەو کاتە زمانی خوێندنی ئەو کاتە شعرەکان بۆ کەسانی تایبەتن بە وشە و کەلیماتێک دەنووسێن کە خەڵکی تایبەت و خوێندەوار لێ تێدەگا خەڵکی عام ئەوام لێ تێناگات تا ئیستاش ئەو زمانە ئەو زمانە تا ئێستاش زمانێکی قورسە بڵێ قورسە بۆیە ئەو ویستی بچێ لە نێو زمانی کە خەڵکی جووتیار و کرێکار و خەڵکی ئاسایی ناو بازار و ئەوانە قسەی پێ دەکەن ئەو زمانە بێنێ ئەو فکرەی پێ بگەێنێ و مامۆستا سەیف القوزات کە بە مامۆستای شاعرانی مامۆستای هێمن وای ناو لە ناوە شاعرانی مکوریان ئەو قوتابخانەیە ناسراوە ئەو زمانەی هێنا گۆڕێ ئەو زمانە پێش کۆماری کوردستان دەستی پێکرد بەڵام لە کۆماری کوردستاندا بە پەیدابوونی چاپخانە و گۆڤار و کتێب و ئەوانە گەشەی سند شاعرانی زۆر خۆیان تێدا ئەزمموی خۆیان تێدا بە تاقی کردەوە وەکو مامۆستایان هەژار هێمن خاڵەمین بەرزەنجی ئاوات حەقیقی هێدی ئیمامی بەڵێ مامۆستا ئیمامی و ئەتری گوڵۆڵانیش یەک لەو کەسانە بووە کە ئەو زمانەی وەرگرتووە شعری پێنووسیوە بێگومان وەکو عەرزم کردی قوتابخانە شعریەکان درێژەی یەکترن وانە ئەگەر بڵین بە تەواوەتی لێک دابراون کاریگەری فەرموود مامۆستا گۆران و ئەوانەی لەسەر بووە گۆران شعری نوێیە قۆناغێک پێشتر لە با بڵین ینی هاوزەمانن بەڵام جیاوازە لە فۆرم و لە زماندا قوتابخانە ئەدەبیەکە ینی من مەبەستم تێگەم کە هەمان کێش و هەمان سەروا و هەمان کێشی عروزیان بەکارهێناوە بەڵام دەقەکانیان لە زمانی کوردیا پێوترێ دەقی داخرا واتە ئەوەی خوێنێتەوە خێراتر لێ تێئگا وەک لە شاعرانی بەڵە بێگومان چونکە زمانێکی سادەترە زمانی گفتوگوی ڕۆژانەی خەڵکە کەلیماتی مەدرسی و زانستەکانی منطق و ڕەوانبێژی بیرکاری و ڕەوانبێژی و ئەوانەی تێدانیە کە خەڵکی تایبەت لی تێبگا ئەو بەو زمانە قسە دەکەن کە خەڵکی ئاسایی پێ باسی فکری نیشتمانی و نەتەوەی دەکات دەیەوێت ئینسانی کورد لەوە تێبگا کە کاتی ئەوە هاتووە تۆ بیرێک لەوە بکەیەوە ببیتە خاوەنی فکری نیشتمانی و نەتەوەیش ئەبێ ڕاستەوخۆ بەڕوونی بگەێنرێ بە خەڵک ئایا پێم وایە کاریگەری حاج قادری کۆیی خۆی پێشەنگی ئەم بێگومان پێشەنگی ئەو فکرە حاجی قادری کۆیە بەڵام زمانی قوتابخانەی مکوریان جیاوازیەکی لەگەڵ زمانی حاجی قادریش هەیە زمانی حاجی قادریش هێشتا بە تەواوی لەو زمانی مەدرسەیە دەرنەچووە هەرچەندە حاجی قادریش هاتووە لە ئیدیۆم و لە درکە و لە شتی زمانی ڕۆژانەی خەڵکی وەرگرتووە بەڵام ئەوەی کە لە قوتابخانەی مکوریاندا کراوە با بڵێم ڕوونترە زۆرتر لە زمانی ئاسایی خەڵک وەرگیرە ئەو بۆ ئەوەی کە بتوانێت ئەو چەمکە کە چەمکەکە فکرێکی سیاسیە فکرێکی کۆمەڵایەتیە دەیەوێت گۆڕانێکی فکری کۆمەڵایەتی لە ناوچەکەداوە لە کوردستاندا پێک بێت مامۆستاوی کە لە قوتابخانەی مکریانە ئێمە ئەیبینین هەستی پێەکەین ئەو زمانی کە ئەو شاعرانە شعریان پێنووسیوە ئەو زمانەیە کە خەڵک لەسەر شەقامەکان قسەی پێەکەن خەڵک لە ماڵەوە قسەی پێەکەن بەڵێ ڕاست یعنی زمانێکە هەر هیچ جیاوازیەکی دێ لەگەڵ ئەو زمانێکە خەڵک مەبەستی بناغەدانەری ئەو قوتابخانەیەش جەنابی سەیف القوزات هەر ئەوەیە دواتر شاعرانی دیکەوەکو ناومان هێنان و دوایینیان مامۆستا ئەتری گوڵۆڵانی پەیڕەویان لێ کردووە و بەرهەمی زۆر
بە پێزی ئەدەبیان تێدا خوڵقاندووە و ئەو زمانە کاریگەری لەسەر قۆناغەکانی دواییش هەیە لەسەر شعری نوێی کوردیش هەیە بۆ نمونە دوای بڵێن شعری مامۆستا گۆران دوای شێوازی شعری مامۆستا گۆران لە باشووری کوردستان ڕەوتی شعری ڕوانگە و کفری و ئەوانە فۆرمەکە دەشکێنن فۆرمی ئازاد دێن نەگۆڕێ بەڵام زمانەکان کاریگەری لە زمانی قوتابخانەی مکوریان هەیە ینی تێمەکانیان چەمکەکانیان بەکارهێنانی وشەکانیان لەو شعری ئازادیشدا کاریگەری لە قوتابخانەی مکوریان بەڵێ ڕوونەکە شێوەزاری مکری کاریگەری لەسەر هەموو ئەم ناوچەیە کردو کە بەو شێوە زمانە چکرد پاراوترین شێوە زمانی کوردیە مامۆستاجیان دێنەوە سەر بەرنامەکەمان پاش ئەوەی خەندەخان شعریشترمان پێشکەشەکە بە هاوکاری کاکە ژیان بەرت چەند خۆشە سەربەستی ببی پیرۆز چ دارێکی وەنەوشە و سوورگوڵت ڕەنگاند عەجەب ڕەنگین بەهارێکی وەتەن نەمدی بوو سەربەستی لە ژیری بیریدا کول بوو لە ڕۆژی تەمبەڵیم خۆش بە کە هۆگر بووم بە کارێکی نە بولبول قەدری گوڵ دەگرێ نە گوڵ ڕێزی بەهاری خۆی کە هات کاتی خەزەڵوەریان دەزانن خۆش بەهارێکی هەتا میداڵی ناموسی لە غوربەتدا نەکرد قوربان نەکەوتە بیری خاکی خۆی مرۆی کورد و یارێکی لە ژێر کۆڵی عەدوو تاکەی ڕکە و کێ و چیا دەبڕی بخا سەر کۆڵی پشتی خۆی ملی بشکێ بەجارێکی وەتەن گەر خوێنی خۆم نەڕژاند وەکوو سێڵاو لەبەر پێتە بە گێژانی دڵم شینکە هەموو شێو و بەیارێکی دەم خۆش خەندەخان زۆر سپاس مامۆستاجیان دوو لە ژیانی ئەدەبی ئەوەی کە هەیە وەکو زانیاری لامانە ساڵی 1975 لە سەردەمی ڕژیمی پاشایەتی ئێرانە وەکو نوێنەری بۆکان لە پەرلەمانی ئێرانە هەڵبژێراوە ئەم ڕووداوە چۆن بۆ لە ژیانی مامۆستا نووری بۆ خۆی وای باز دەکا کە هەرچەندە و سەردەمی فیۆدالی نەماوە سەردەمی وەک دەڵێن ئاغا و ڕەعیەتی نەماوە بەڵام با بڵێن کاریگەری هەر ماوە لەسەر کۆمەلگا تا ئەو کاتە ئەو کەسانەی کە چوونەتە مەجلیسی شوڕای میلی کە پەرلەمانی ئەو کاتی ئێران بووە لە توێژی فیۆداڵەکان بوونە دەڵێ خەڵکی جووتیار و ئەوانەی بازاری و ئەوانەی ناوچەکە هاتن بە منیان گوت کە سەر بە توێژی خۆیان بووم دەڵێ خۆم کاندید کرد و هەرچەندە با بڵێن ڕقیبەکانم لە توێژی دەرەبەگ و ئەوانە بوون بەڵام توانی بەسەریاندا سەر بکەم و چوومە پەرلەمان و لەوێش خزمەتی خەڵکم کرد و کارم بۆ دیارە کەسێکی خۆشەویست بەلای ئەو چینە بەڵێ بەڵێ بخۆی لە بیرەوەریەکانیدا لە زۆر جێ تاکید لەسەرەوە دەکا کە ئەو هەمیشە هەر لە نێو ئەو چینەدا ژیا و هەر خۆی بە کوڕی ئەو چینە دەزانێ و دوجاریش دەڵێ دوای هەموو چالاکیە سیاسی و چ لە سەردەمی پێش سەردەمی کۆمارەوە هەتا دەگاتە ئەو جگایی لە سەردەمی پاشایەتیدا گەڕانەوەی پاشایەتیدا دەبێتە ئەندامی پەرلەمان دەڵێ دوای هەمووی ئەوانەش هەر گەڕامەوە ناو خەڵکو ئێستاشە لە باوەشی ئەواندا دەژیم و دەڵێ من هەموو چالاکی و کاری ژیانم بۆ ئەوە بۆ خزمەت بە ئەو توێژەی کۆمەلگاکەم بکەم بەڵێ مامۆستاگیان کۆی بەرهەمە ئەدەبیەکانی چەندن و دەشمانەوە بزانین ڕۆڵی سەلاحەدین ئاشتی لە کۆکردنەوە و پێداچوونەوەی بەرهەمەکانیدا چی بووە وا دەزانم تەنیا کتێبی مامۆستا هەر ئەو کتێبی شەوێک و خەوێک بستوی ژیان کە دیارە بەشی یەکەمی شەوێک و خەوێک بیرەوەریەکانێتی بەشی دووەمیشی بستوی ژیان کۆی شێعرەکانیەتی مامۆستا بە
مامۆستا سلاحی ئاشتی سپاردووە بۆ ئەوەی کە پێیاندا بچێتەوە و سەرپەرشتی چاپ و ئەوانەی بکاو دیارە ئەویش زۆر بە دقەتەوە مامۆستا سلاحی ئاشتی یەکێک لە نووسەران و توێژەران و وەرجێرانی بە ئەزمونە لە ناوچەی موکوریان و کاری وەرجێرانی زۆرن حتمما کارەکانی تاندیوە لە بنکەی ژین زۆربەی کارەکانی چاپ کراون بەوی سپاردۆ ئەویش دیارە زۆر بە دقەتەوە کارەکەی کردووە و ئێستا ئەو بەرهەمە لە بەردەستی ئێمەدایە من پێم وایە مامۆستا بەرهەمی دیکەی نییە کتێب وەکو کتێب هەر ئەوەیە بۆ خۆی مامۆستا دەڵێ ئەو بەرهەمە چۆن کۆکراوەتەوە دەڵێ بەشێکی لە چونکە بەهۆی دوای ڕوخانی کۆمار و ترس و دڵە ڕاوکێ و خۆشاردنەوەی ئەوانەی چکە بۆ خۆی باسی دوایین دیداری لەگەڵ پێشەوا دەکات دەڵێ پێی گوتم ئێوە یعنی کەسانی وەکو مامۆستا عەتری گوڵۆڵانی و شاعرانی دیکە و نووسەرانی دیکە کە لە ڕۆژنامە و گۆڤار و چاپەمەنی کۆماردا کاریان کردو دەڵێ پێی گوتم ماوەی خۆتان ونکەن بۆ ئەوەی کە مامورانی حکوومەت دێنەوە ئازارتان نەدەن و ئەوان لەو ترسانە دەڵێ بەشی زۆری کارەکانم فەوتان سووتێنران لە ترسانە ئەوانە دوایی ئەوانە ئەو شتانن کە لە گۆڤار و ڕۆژنامەکانی سەردەمی کۆماردا چاپ کراون و یان لە شوێنی دیکە لای خەڵک ماوەتەوە کۆکراونەتەوە لەگەڵ بەشێک کە دواتر نووسراون لەو کتێبەدا کۆکراونەتەوە چاپکراون بەرهەمەکەی هەروانێ وەکو بیرەوەریەکانی ئاماژە بەوە کاڵم بیرەوەریەکانم بۆیە نووسیێتەوە هەرچەند نازانمە بیرەوەریانە بۆ کەسێک نرخی هەیە کە نەتەوەکەی گەشت پێ بە ئەنجامێ بەڵام ئێمە نەگەشتین بە هیچ ئەنجامێک خۆی باسی ئەم ڕووداوانەی ژیانی خۆیەکەڵێن بیرەوەریانە وەکو دروێنەیەکی ناوەختە یا دواکەوتووە بەڵام چاریشم نییە هەر بێ وەکو بیرەوەری بینوسمەوە بڵێ هەرچەندە ئەوە دەبێت بڵێم ینی خاکەڕاییە کە تەوازوعێکە مامۆستا باسی ئەوەی لە ژیانی خۆی دەکات چونکە ژیانی ئەو دیارە ژیانێکی بەهرەمەند بووە دانی کەم ئەو ئەدەبیاتەی لە دوای خۆی بەجێ هێشتووە بەڵام لە ڕاستیدا بەشی زۆری ژیانی بیرمەندان و نووسەران و چالاکانی فەرهەنگی و سیاسی ئێمە وا بووە فریای ئەوە نەکەوتون یادداشتی ڕۆژانە بنووسنەوە کە دوایی بە دیقەت بێنن پۆلێنبەندی بیرەوەریەکان بکەن و ڕووداوەکان هەموو بەڕێک و پێکی بنووسنەوە بجێرنەوە دواتر لە قۆناغێکی ژیاندا زیاتر لە کۆتایی تەمەندا ئەگەر دەرفەتێکیان بۆ ڕەخسابێ بە حکمی بیرەوەریان بە زەینیان شتەکانیان و بیرهێناوەتەوە نووسیویانەتەوە دیارە مامۆستاش هەروای کردووە بۆیە پاساوی ئەوەش دێنێتەوە کە بەهۆی ئەوەی کە نەتەوەکەشمان بە ئامانجەکانی نەگەیشتووە ئێمەش شتەکانمان کارەکانمان بە ئامانج نەگەیشتو و وەکو ئەرزم کردی بە خاکەرانە دەڵێ کۆکردنەوەی شتێکی ئەوتۆ نیە بەڵام هەر بۆ نووسیوێتەوە ئەوە پێم وایە مەبەستی ئەو بێ بڵێ مامۆستاگیان دیارە هەرچەند باسی شاعیر عەتری گوڵۆڵانی بکەین کەمە و ناتوانین لە بەرنمەیەکی کورتی وەکو قەلەندەرخانەیە حەقی خۆی بدەینێ مافی خۆی بدەینێ بەڵام ئێمە وەکو ئامانجی ئێمە ئەوەیەکەوە بیهێنینەوە یادی خوێنەران و بینەرانی ئەمانەوێت لە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانەی ئەمڕۆدا زۆر سپاسی ئەرک و ماندوو بوونت بکەین زۆر سپاس کە ئەو زانیاریانت دەرفەتتان پێدام و دیارە حتمەن ئەو بەرنامەیە زۆر کورتە دەبوو دەرفەتی زیاتر هەبێت لەسەر شعرەکان و شێوازی شعرەکانی زمانەکە بەڵام دیارە ئامانجی بەرنامەکەش هەر ناساندنی یاوە بیرهێنانەوەیە بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستاگیان زۆر سپاسی کاک ژیارەکەم خۆی و دەجوانەکەی و ئاوازە جوانەکانی زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم ئازیزانی قەلەندەرخانە بە شارێکی جوانی شاعر کە لەلایەن کاک حەمیدەوە بۆمان دەخوێندرێتەوە کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز بن. لەسەر بستوی ژیان وەکداری چاکی بە تەنیا مامەوە بێبەرگ و بێبەر گەلێ بێتینترە تاوی هومێدم لە زەردەی ڕۆژپەڕی مانگی خەزەڵوەر شەوی تاریک وەرە بکشێ بە سەرما کە ئامێزت پەنای ڕۆژگار ڕەشانە وەکو ژێنە
چرای ئەستێرەکانت کە ڕووزەردیم لەبەر تاالێعگەشانە لەگەڵ ڕۆژی هومێت نالێکە هیوام وەکو سێبەر لە ڕووناکی ڕەویم هەناسەی لێ بڕا بای فێنکی ئاوات بە کوورەی داغی حەسرەت داچزیوم لە چۆڵ و بەردەڵانی قاقڕی ژین لە پێکەوتوم تەریک و دوورە دەستم بەڵام دەنجێ وەکو خەونێکی هاڵۆز بە گوێی ڕۆحما دەچرپێنێ کە هەستم بە دەستە کوتە دەر و دیوار و قوشبن هەتا ڕۆشنەی نەجات بست بست دەپێوم بزانم تشتی سەربەستی لەکوێڕە دەدا شۆق و بزەی داوێتە لێوم بڕۆ ئەی شەو وەرە ئەی ڕۆژی هیوە لە چاڵاوی بەڵای دیلیم دەرێنە لەسەر قسنی فەنای ئاواتەکانم پەڕۆی ئاڵای هومێدم ڕاوشێنە